کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان کار لەسەر دابینکردنی سندوق بۆ دەنگدانی ئەو ئاوارانە دەکات کە لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر لە کەرکووک ئاوارەی پارێزگاکانی هەولێر و سلێمانی بوون. کاندیدێکی کۆمەڵی ئیسلامی لە کەرکووک دەڵێت حەزبە کوردستانیەکان بەجددی قسەیان لە چارەسەرکردنی ئەو گرفتە کردووە و هانی خەڵک دەدەن بگەڕێنەوە کەرکووک و دەنگ بدەن. کۆبوونەوەی لایەنە سیاسیەکان هیچێک لە فەقەرە هەر ئەساسیەکانی کە بەرپرسی یەکەمی لایەنە سیاسیەکان بەشدار بوون تەئکیدیان لەوە کردەوە یەکێک لە خاڵە جەوهەریەکانەوە بوو کە ئەبێ بە هەمومان هەوڵ بدەین کە ئەو خەڵکە بهێنینەوە. ئەنجا یەکەم با بڵێن تەشجیعیان کەین هانیان دێن، دووەم داوا لە کۆمیسیۆن بکەین کە ئەگەر نەتوانرا بهێنرێنەوە و کار ئاسانیان بۆ بکرێ بۆی لەوێ سندوقیان بۆ دانرێت، چونکە بەڕاستی ئەمە لە نەتیجە کورد بە کۆی کورد لە پرۆسەکە زەرەرەکە، کورد دەنگی کەمەکە، ئەو کاتە هەمومان زەرمەند دەبین. ئێمە داوایان لێکەین بگەڕێنەوە شاری کەرکووک بۆ ئەوەی کە دەنگ بە کورد بدەن، جا دەنگ بە هەر کەسێکە دەن بە هەر لایەنێکی سیاسیە دەن گرنگەوەیە بێنەوە دەنگ بە کورد بدەن بۆ ئەوەی کە کورد زەرمەند نەبێ. ئەگەر نەهاتنەوە هەوڵێک هەیە بۆ ئەوەی کە سندوقیان بۆ دانرێ، ئەگەر سندوق دانرێ ئەوە شتێکی باشە، ئەگەر چی سندوقەکان هێشتا زۆر زەمان نییە، هێشتا زۆر زەمان نییە بۆ ئەوەی کە ئەو سندوقانە دامرێن، هەوڵێک هەیە بۆ ئەوەی کە سندوق دامرێ بۆی دەنگ بدەن. بە پێی ئامارەکان لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەری شاری کەرکووک و قەزا و ناحەیەکانی دەوروبەری نزیکەی 8500 خێزانی کورد ئاوارە بوون و ناتوانن بگەڕێنەوە کەرکووک و دەنگ بدەن. بەرپرسی ڕاگەیەن و پەیوەندیەکانی نووسینگەی کەرکووکی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق دەڵێت کێشەی دەنگدانی ئاوارەکان چارەسەر کراوە، کۆمیسیۆن هەموو هەوڵەکانی خستۆتە کەڕ تا ئاوارەکان دەنگی خۆیان بدەن. سەبارەت بە و ئاوارانەی کەوا لە پارێزگاکانی هەرێمی کوردستان نیشتەجێن، کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان ڕێگە چارەی بۆیان داناوە بۆ ئەوەی کەوا بەشداری هەڵبژاردنەکانی ئایندە بکەن و مافیان نەفەوتیەوە دەنگی خۆیان بدەن لە ڕێگای دەنگدان بە جۆری جێگۆڕکەی هاوڵاتیان کە پێی گوتری حرەکە سوکانیە. لەو شوێنانە لە خێوەتگاکان بنکەی تایبەتیان بۆ ئەکرێتەوە ئەتوانن دەنگ بدەن بۆ پارێزگای کەرکووک. بەپێی بوونیان لە خێوەتگاکان و با بڵێن لە شوێنی ناو شارەکان کەوا با بڵێن متەفەڕیقە ئەتوانن دەنگ بدەن. جارێ ژمارەی بنکەکان دیاری نەکراوە، کاتێکی باش دەبەردەسە کە ئێمە کاری لەسەر بکەین و ژمارەی بنکەکان دیاری بکەین. بەهۆی زۆری ژمارەی ئاوارەکانی کەرکووک و بێئومێدی خەڵک لە هەردوو حزبی دەسەڵات لە شارەکە، پێشبینی دەکرێت بە دەمەوچوونی ئاو نیشتیمانیان بۆ دەنگدان چارد بێت. هەر بۆیە حزبە کوردستانیەکان هەموو هەوڵێکیان چڕ کردوێتەوە بۆی زۆرترین هاوڵاتی کوردهان بدەن لە شاری کەرکووک لە ڕۆژی دەنگدان بەشداری بکەن و دەنگ بدەن. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.